بناوی خوا ئامادەبوانی بەڕێز دکتۆر زەریف وەزیری دەرەوەی کۆماری ئیسلامی ئێران، ئامادەبوانی بەڕێز شاندی یاوەری، بەخێر بێت بۆ کوردستان، بەخێر بێت بۆ سلەیمانی. شەرەفێکی گەورەیە بۆ ئێمە جەنابتان تەشریفتان هێناوە بۆ کوردستان و بە تایبەت بۆ سلەیمانی لەم کاتە هەستیارەدا. شاراوە نییە کە هەرێمی کوردستان و کۆماری ئیسلامی ئێران پەیوەندیەکی دوور و درێژ و مێژووی هەبوو ئەشی بێت. لە کاتە هەرە سەختەکانی کوردستان، لە ڕۆژە هەرە سەختەکانی کوردستان کۆماری ئیسلامی ئێران بوو کە هاتە هانای کۆمەڵانی خەڵکی کوردستان و پشتیوانێکی سەرسەخت و جدی هەرێمی کوردستان بوو. هاتنی بەڕێزی شاندی یاوەری لەم کاتەیە پەیامێکی بەقووەت دەگەێنێ بۆ کوردستان و بۆ عێراق و بۆ جیهان. ئێمە پێکەوە شەڕی تێرۆرمان کردووە، پێکەوە شەڕی دیکتاتۆریەتمان کردووە و ئەمڕۆ کە ئێستا ئەمانەوێ عێراق و کوردستان و ناوچەکە بەرەو ئارامی ببین، خۆشبەختانە هاتووی لە کۆڕبەندێکی ئاوها گەورە وەکو چۆن بەیانی لە هەولێر گفتوگۆکرا، عەسڵ و ئێوارە لە سلەیمانی گفتوگۆکرێن، چۆن پەیوەندیە سیاسی و کەلتوری و ئابووریەکانی نێوان هەرێمی کوردستان و کۆماری ئیسلامی ئێران بەهێزتر و بەهێزتر بکرێت. زۆر خۆشحاڵین کە جەنابی و شاندی یاوەرەکەی کۆمەڵێ کۆمپانیای مەزن و جۆرا و جۆریان هێناوە بۆ هەرێمی کوردستان لەگەڵ خۆیان. خۆشحاڵین کە تەنها بابەتی باسکردن لە نێوانمان کێشەی ئەمنی و کێشەی سیاسی نییە. خۆشحاڵین کە ئەمڕۆ ئەتوانین مناقەشەیەکی تێر و تەسەر بکەین لەسەر چۆنیەتی پەرەپێدانی پەیوەندیە ئابووریەکانی نێوانی هەردوولا. لێرەشەوە بە ناوی حکوومەتی هەرێمی کوردستانەوە ئەمانەوێ سوپاس و پێزانی خۆمان پێشکەش بە ئەو هەموو کۆمپانیانە بکەین، چهی خۆماڵی چهی ئێرانی، کە سەبر و تەحەمولیان هەبووە لەگەڵمانە لە ئەم 4 ساڵە سەختەی ڕابردوو کە بەهۆی قەیرانی دارایی و ئابووری و شەڕی دژی تێرۆر و هاتنی ئاوارەیەکی یەکجار زۆر بۆ هەرێمی کوردستان، ئەو فشارە ئابووری و دارایی کە کەوتووەتە سەر هەرێمی کوردستان بێگومان کاریگەریەکی زۆر سلبی هەبووە لەسەر توانای حکوومەت بۆ پشتیوانیکردنی کەرتی تایبەتی هەرێمی کوردستان و ئەو کۆمپانیا و ئەڵێندەر و وەبەرهێنەرانەی کە لە کۆماری ئیسلام و وڵاتانی ترەوە ویستویانە کاری خۆیانە ئەنجام بدەن لە هەرێمی کوردستان. لێرەوە دووبارە سپاسیانەکەین بۆ سەبر و تەحەمولیان و ئێمە گەشببینین کە کاتە هەرە سەختەکەمان تێپەڕاندووە، گەشببینین لەوەی کە توانیومانە خۆڕاگر بین لەگەڵ کۆمەڵانی خەڵکی کوردستان، خۆڕاگر بین و کاتە سەختەکان تێپەڕێنین و بەرەو ئایندەیەکی گەشتر کار بکەین. وەکە ئێستا ئەو دەرفەتەمان بۆ ڕەخساوە کە دۆخەکە بەرەو ئارامی دەڕوات، ئێمە ئەتوانین پەیوەندیە ئابووریەکانمان بەهێزتر بکەینەوە، وا بکەین ئەو شایستە داراییانەی کە کۆمپانیەکانی خۆماڵی و کۆمپانیەکانی بیانی بە کۆمپانیا ئیرانیەکانەوە بتوانن شایستە داراییەکانی خۆیان وەرگرنەوە تاکو دەست بە کار بدەوە لەو کارانی کە پێشتر ویستبوویان ئەنجامی بدەن لە هەرێمی کوردستان. هیوادارم لە دەرەنجامی ئەم کۆڕبەندە بتوانین لە نێوان خۆمانە تێگەیشتنێکی باشتر هەبێت و لە ناو سیارەکە لەگەڵ جەنابی وەزیر کە هاتینە ئێرە باسی ئەومانە کرد کە چۆن وا بکەین حکوومەت، هەردوو حکوومەت تا ڕادێک بکشێتەوە لە ئیشەکە و بیاڵین گفتوگۆیەک هەبێت لە نێوان بازرگان و وەبەرهێنەرەکانی کوردستان و بازرگان و وەبەرهێنەرەکانی کۆماری ئیسلامی ئێران، تاکو ئەو پەیوەندیە تۆکمەیە کە پێشتر هەبووە پەرەی پێ بدرێت و هەردوو حکوومەتی کۆماری ئیسلامی ئێران و
حکوومەتی هەرێمی کوردستان یارمەتی دەربێ بۆ گەشە پێدانی ئەو پەیوەندیە بەبێ ئەوەی زۆر تەدەخولکە لەو پەیوەندیە. بۆیە لێرەوە بەخێر هاتنتانەکەین، سوپاستانەکەین و هیوای سەرکەوتنتان بۆ ئەخوازین و هیوای سەرکەوتن بۆ کۆڕبەندەکەشتان ئەخوازین و بەخێر بن سەرچاو. زۆر سوپاس.